ئێمە وەکو دانیشتووی گوندی پەڵکانە و بە سەرجەم دیهاتەکانی کە سەر بە ناحیەی سەرگەڕانن داواکاریمان کۆی دەنگمان یعنی کۆی دەنگمان ئاراستەی سەرکردایەتی کورد دەکەین. ئێمە لێرە پێیان دەرێن لە ڕێگای ئەو کەناڵی پیرۆزەی ئێوەوە کە ئەوەندەی خەریکی بوجە و موچەنە تۆزێکیش لە خەمی هاوڵاتیانی خۆیان بن وەکو دانیشتووی گوندی پەڵکانە. بە پاڵپشتی حزبێکی دیاری کراو کە شیعە عەسای بەعەل الحەق بەوان دەخۆڕن وە چەکێکی زۆریشان هێنا بوو. خۆشبەختانە لەلایەن برادەران و دۆستان کە ئەوانەی لە سەرەوەنە چەند کەسێکن ڕۆڵی باڵیان هەبووە تەداخلی ئەو ئیشەیان کردووە و ئیشەکەیان فەشل پێهینەوە. دوێنێش هاتوون بە هێزێکی زۆر زیاتر لە 200 سەیارە 300-400 عەرەب بە عایلە و بە تەرەنگتەرەوە بێن بۆ ئەوەی گوندەکەمان لێ داگیرکەن و خەڵکە دەرپەڕێن ئەو خانانێن کە چۆ لە بستن ناو خانوەکان و ئەوانەی کە ماڵیشیان تێدا. ئەوە هەموو ڕۆژە ژیانی مێ هەموو ڕۆژێ ئەوە ژیانی مێ نەخە و نەخۆراک نەژە هیچ شتێکمان نماوە. کەسێکی شەتە ئیساکە لە سەرکردایەتی کورد ئەوەندەی کە خەمی بوجە و موجەیتی خەمی هاونیشتمانی خۆی نییە. ئێمە وەکو دانیشتوانی گوندی پەلکانە کە ئێستا دانیشتوانی حازری گوندی پەلکانێنە بە هیچ شێوەیەک ناتوانین کۆڵ بدەین وە کۆڵشمان نەداوە بەو عارەبە بەدوانە. ئامادە نینە لە سەرخاچی باو و باپیری خۆمان کە کۆڵ بدەین داوا لە قیادەی سەرکردایەتی کورد دەکەین بە هەموو شێوەیەک بێنە جواب. ئەگەر ئێمە بە کورد نازانن ئەگەر ئێمەیان فرۆشتووە ئەگەر دەرێن ئێوە کورد نینە لە خاچی کەرکووک فەرمو با بۆمان ڕوونکەنەوە با بە یەکجاری دەستمان لێ بەردە. ئێمە وەکو دانیشتوانی خەرچی گوندی پەلکانە و هەموو گوندەکانی تر ئێمە کوردین وە خۆشمان بە کورد دەزانین کوردبوونی خۆشمان بە کەرکووکەوە ڕاگەیاندووە کە دوێنێ ڕووداوەکی زۆر ناخۆش و دڵتەزێن بوو. ئەو عارەبە شوفێریانە هاتبوون بە هەموو شێوەیەک گوندەکە داگیر بکەن بە قووەتی عەسکەریەوە. بەڵام ئێمە بە وجودی دانیشتوانی خەرچی گوندی پەلکانە و هەموو گوندەکانی کە نەعیە سەرگەڕان لێیان هاتینە دەست و بە هیچ شێوەیەک نەمانێش پەلەقاشە بەیانە ئەو خانوانە یان بێن ماڵەکانمان تارانکەن ئەوان تەرەنتۆریان هێنابوو وەکەیان هێنابوو بە هەموو شێوەیەک هاتبوون ئەو گوندە داگیرکەن و ماڵەکانیشمان وەکو قەدیمی سەدام حوسێن ماڵەکانمان لێ تارانکەن. زەوی بە هیچ شێوەیەک زەوی داگیر نەکراوە